والله طاستك هاي. كاك يعقوب. السلام عليكم مام مصطفى. وعليكم السلام، شلون يقول لك يا الحمد لله من باشم. یخوا باشبی یخوا باشبی ئەی ماشەڵڵا و لێبێ ها سیریکە 5,100 کەس گشتی ئەڵێ ماشەڵڵای لێبێ یعقوب کوڕێکی زیرەکە لە چی وڵاتی دانیشی ئێستا؟ لەکوێ دانیشی لە وڵاتێکی؟ من بەڵێ لەکوێ لە وڵاتێکە؟ ئێستا من لە بەریتانیام باشە وإن شاء الله دینەوە بۆ کوردستان. خوا ئاسانی کە سرب لێ شتیوان بەخوا پشتیوان بەخوا. 300 کەس سیف دەکات چیت هەیە بۆیان؟ چیت هەیە بەیان؟ ڕێز و خۆشەویستیم بۆتان هەیە. ئافرین باشە ئامۆژگاری مناڵەکانیان کە ئامۆژگاریکیان بکە. ئامۆژگاری مناڵەکانیاکە ئامۆژگاری بە مناڵەکانتان بکەن کە بۆ ئەوەی وەک ئایپاد و مۆبایل بەکارمێن لەبەرەوەی یەکەم شت کە هەندێک شت هەیە خراپە، دووەم شتیش هەیە کە قورئان باشترێکە لە مۆبایلەوانە، سێم شتیش کە چاوتان کە چاو مناڵەکانتان خراپەکات و هاوڕێی ڕاستەقینەشتان قورئانی پیرۆزە. ئەی ماشەڵڵا لێ تۆ چەند جزء لە بەرەکات یعقوب چەند جزء لە بەرە؟ من سێ و دوو جزء تقریبا سێ سوورەتی ماوە بۆ تەواوبوون لە مجادلە. ئادەی سوڕەتێکمان ئاوا بۆ بخوێنە بەڵام 2 ئاەت 3 ئاەت لەبەر ئێستا مامۆستا حەزەکەی سوورەتی مجادلە لە چی خوێنی یاکۆب یاڵا؟ جومعە نەخوێن کوڕم؟ سوورەتی حەشەر لێرە. بسم الله الرحمن الرحيم سبح لله ما في السماوات وما في الأرض وهو العزيز الحكيم هو الذي أخرج الذين كفروا من أهل الكتاب من ديارهم لأول الحشر ما ظننتم أن يخرجوا وظنوا أنهم مانعتهم حصونهم من الله فأتاهم الله من حيث لم يحتسبوا وقذف في قلوبهم الرعب يخربون بيوتهم بأيديهم وأيدي المؤمنين فاعتبروا يا أولي الأبصار. ما شاء الله لێبێ کاک یعقوب ماشەڵڵا و لێبێ ماشەڵڵا و لێبێ یعنی لە دایکێکی پۆڵەندی لە باوکێکی کوردی موسڵمان ئەو سیما جوانە ئەو قورئانە جوانە ئەزانی ئینشاءڵڵا مناڵەکانی ئێمەش وەکو تۆ دەرئەچن وەکو تۆ ئەبنە مناڵێکی چاک کەی هاتیتەوە کوردستانیش وەرە بەیەکەوە وێنەت لەگەڵا ئەگرم گەورەمانەکەیت. زۆر سپاس مامۆستاگیان بەڕێزێن زۆر خۆشحاڵین. بەس جار مامۆستا زۆر ینی جاری وایە ئەنێردرێ بەرەو خەوتن ئێستا ڕۆژ بۆ سەرەوە دەستنوێژ بگرێ بۆ نوێژی عیشا بخەوێ لێو هاوارم بۆ گرتەوە وتم وەرە خوارەوە وەرگیرانی دو سەعات چاوەڕوانە بین جاری وایە مامۆستا. کاک یعقوب بە ئینگلیزی پێیان بڵێ من لە دایکێکی پۆڵەندی لە دایک بوومە لە باوکێکی کوردی موسڵمان 3 جزء قورئانم لەبەرە تەمەنا ئەکەم ئێوەش وەکو من بن. So from Polish mom that I gave birth to and from a Kurdish dad that learned me how to do 3 juz inshallah you hoping هیوادارم I hope inshallah that you guys that your children will get better at Quran. ئەی ئافرین بە پۆڵەندیش بۆمان بڵێ خوا حەفیزیکەتەوە. Basz. Od mamy polski i od taty kurdyjski ja wiem 3 juz od Quran i داغلوێ بێ کوڕم هیوادارم I
مامۆستا ڕێک هەپساوە داوای لێ برنەکەین باوەڕکە لەولایانە زۆر کەس ئەیبینی ئەڵێ ماشەڵڵا زۆر کراوێت لە ئینگلیز ئەڵێ زۆر کراوە یەکسەری قسەکردن و پرسیارکردن بەس لێرەکانە نییە حەپەساوە نابەری نازانم چۆن بیڵێ نازانین چۆن بڵێ هۆپ نازانم دێ باش گیان دەی چاوەکەم قوربە بڕۆ بخەوە زۆر باشە سپاس مامۆستاگیان زۆر مەمنون چاوی یەکە بە یەکەتان ماچەکەم و گەرنی هەموو گەرنیمان ئازاکەن مامۆستاگیان جزاک الله خەیر کاکە یعقوب گیانەمانەتی خوا بن برا شرینەکەم خواتان لەگەڵ حافیسان بێ ئەخوا ئەی هاوار وەڵاهی